السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. دادا گیان دادا چێ بوو فەرمووت؟ ثانية. بەڵێ دادا سانیا فەرموو خوشکە باشەکەم. والله مامۆستاگیان پرسیارێکم هەیە لەوە ناچێ بابەتیشی بانتەوەرەی ئەمڕۆ ئاسایە قەیچەکە زۆر دەمێکە هەوڵەیەم ئەو پرسیارە لێکەم هەموو پێنجشەمەینەکەم بۆ وەرناگیرە سپاس بخوام پێنجشەمە بۆم وەردیە. خوشکە باشەکەم فەرموو. وەڵای مامۆستا لەگەڵ براکان لە کێشەیەکی خێزانی بوو. ئێستا براکانم هاتوچوو ناکەن، تەلەفۆنم بۆ ناکەن، ئەحواڵم ناپرسن، نەیاڵم چنە ماڵم بچمە ماڵیان. بەڵێ لەگەڵ پیاوەکەمە کێشیان بە پیاوەکەشم سوێن ئەحواڵم لەو کارم نەکرد، دەزێن بە قورعان ئەو کارم نەکردووە. ئەوانەڵە باوەڕمان بە قورعانی تۆ نییە. مامۆستا من گوناحبارە بم. ینی حەز ناکەن تۆ بچە ماڵیان، حاشایان لە تۆ ئەوان حاشایان لە من کردووە و پیانیان مناڵەکان و پیاوەکەت هەڵبژێریان ئێمە. منیش دڵم ناوە دەست لە مناڵەکانم هەڵگرت، حاشایان لە من کردووە. لا حول ولا قوة إلا بالله. لەم فکرە سەقەتانە بەسەر چاودا دەسانیە. ئینشاڵڵا قسەت بۆ دەکەم بە ئیزنی خوا، دڵی خۆت تەنگ مەکە. کێشەکەش ئەوەیە لەگەڵ پیاوەکەما بۆ پیاوەکەم ئەڵێ من دەست ئێم بە قورعانە شیوەم نەکردووانەڵێ من باوەڕمان بە قورعانی تۆ نییە. خوشکە باشەکەم ئینشاڵڵا دڵی خۆت تەنگ مەکە. تۆ گوناحباری لای خوانی قسەشت بۆ دەکەم لەسەر ئەو بابەتە. ڕەمەوە وەر کێشەی تۆ نەبێ بەداخەوە ئاگامان لە کۆمەڵگایە. مامۆستا تکاکەم لە هەموو وتارەکانی جمعیشە تۆ خوا بڵاویکەنە بەش خۆی گەورە بینێت دڵی براکانم هادی چوون بکەن. بەداخەوە دادەسانیە وەڵڵاهی ڕاستە. بە تەلەفۆن هەواڵی باوکمە پرسم. لا حول ولا قوة إلا بالله. يا ربي خوا گەوری ئیسلاحی حاڵی هەموو لایە بکە بەداخەوە. ئێمەش دڵتەنگین وەڵڵا. دوعای خێریشت بۆ دەکەین و خوا دەرگای ڕەحمەت لە هەموو لای بکاتەوە. دەرگای ڕەحمەتی خوا فراوانە الحەمدوللا مادام تۆ خەتابار نی گوناهێک لە تۆوە نییە دڵی خۆت تەنگ مەکە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا قسەت بۆ دەکەم دادەسانیە. دەستەکانت خۆش بێ، دەستەکانت خۆش بێ ئینشاءڵڵا کارەکەت ئەو پەڕی موسڵمانێتی و ژیرانە و عەقڵانت کردووە. ئەو بابەتەش دڵت خۆش دەکەم. کۆتایی پێدێ ئەوان ڕۆژە هەمووتان بە یەک شاد دەبنەوە، هەموو بابەتەکان ئینشاءڵڵا حەل دەبن بە گەورەی خوا. شتەکە لە من وینە نازانم پیاوەکەم شتەکەی کردووە یان نە، ئەوان بختانی بۆ ئەەکەن یان نە، پەیوەندی بە تۆ نییە. شتەکە لە من وینە یەکەم خۆی گەورە دووەم ئەوانە زانن شتەکە لە من وینە، من نازانم سێقە بەکانیان کە. تۆ قسەت بۆ دەکەم خوشکی من دادەسانێ ئینشاءڵڵا قسەت بۆ دەکەم بە ئیزنی خوا ڕێنمایی شەرعیت دەدەمە بە ئیزنی خوای پەروەردگار. من سوپاسی جەنابەت دەکەم، سوپاسی متمانەت دەکەم. یا ڕەبی خوای گەورەی ئیسلاحی حاڵی هەموو لایە بکە. دادەسانیا بەداخەوەم بە دڵێکی پڕەوە باسی ئەوەی کرد لەگەڵ براکانم کێشەم هەیە لەسەر مێردەکەی. بەداخەوە وەڵڵاهی بەڕێزان ئێمە کۆمەڵگایەکین ڕەوشی زۆر جوانمان هەیە. کۆمەڵگەی کوردی کۆمەڵگایەکی موسڵمانی بە سۆزی بەڕەحمی خاوەن ڕەوشتە بەرزەکانە. بەڵام بمبورن ئەگەرەوە بڵێم گلەیم لە خۆم هەیە تا خەڵک هەندێک شتمان هەیە وەڵڵاهی نابەجێیە. بەڕێزێک مێردی ئەم ئافرەتە باشە ئەم دادەسانیە کێشەی هەیە لەگەڵ کۆمەڵک برادا، برای ئەم ژنەدا. باشە ئەم ژنە لە ماڵەوە ئاگای لە هیچ نییە، کێشەی لەگەڵ برای نییە، کێشەی لەگەڵ مێردی نییە، هیچ پەیوەندێکی بەوەوە نییە. ئەوکو خۆی فەرمووی وەڵڵاهی نازان مێردەکەم ڕاز دەکایان ڕاز ناکە. ئەمجا بەڕێزان ئەو برا باشانە ئینسان کە پەنای بردەبەر کەلامی ڕەب العالەمین کە قورئانە وەڵڵاهی جورئەتی دەوێت ئینسان دەست بخاتە سەر قورئان و سوێن بەخوا بخوا. من دەڵێم ئەگەر ئینسان یعنی هەر چیەک بێت دڵی پاک بێتەوە. والله قورآن دەستت خستە سەری وتت بە گەورەی و عەزەمەتی ئەڵڵا بە خاوەنی ئەو قورئانە کە ئەڵڵایە من کاری فڵان شتم نەکردووە بەرامبەر دەبێت دڵی پاک بێتەوە. والله ئەو قورئانە خاوەنی ئەو قورئانە کە ئەڵڵایە ئەو ئینسانە لەناو دەبا، والله لەناوی دەبا. تۆ حەق نەبێ بیسپێرە بەخوا. خۆ ئەگەر ڕازگۆ بێ تۆ بە کەلامی خوا بڕوان نەبێ ئەیتی بە چی بڕوات هەیە؟ یعنی ئینسان نابێت دڵی بگاتە ئەو ڕەقیە. ئەگەر ڕاستی کرد بڵێ دەست تەواو دەستت خستە سەر قورئان و کەلامی پەروەردگار دڵم پابەوە وەکو موسڵمانێک. خۆ ئەگە خوا نەخواستە سوێند خۆر درۆ بکە بڕواتە ئەن هەبێ ناگەێنێتە قیامەت خوا لەم دنیا ڕیسوای دەکا. جا تۆ خۆی گەورە تۆڵت بۆ دەکاتەوە. بۆیە بەڵام بە هەر حاڵێکیان بێ ئەم خوشکە باشە دادەستانیە پەیوەندی بەم کێشەیەوە نییە. والله لە کوردەواری ئێمەدا زۆر هەیە، زۆر ژن بۆتە قوربانی بینی مێرد و براکانی نازانێت چی بکە. ئێستا لە براکانم پیان وتم یان مێرد و منداڵەکەت یان ئێمە دەبێت یەکیان هەڵبژێری. ئای لەو هەڵبژارنە ناڕەحەتە. خوا بەڕێزان یعنی کەسێک هەیە بڵێن وەرە لەم دوو دەستە دەبێت لا دەستێکیانت ببڕین. ئاخر خوا هەردوو دەستەکەی پێبەخشیوم. ئەم دەستم ببڕم هەر ناڕەحەت هەر گوناهێکی گەورە و کەبیرەیە. ئەمە دیاری خوایە. ئەم دەستم ببڕم ئەویش دیاری و خەڵاتی خوایە. خوا معقولە ئینسان کاکە هەر واز لە ئیسلامەتی بێنە هەر عەقڵ و ژیریتان بخەنە کار.
تخوا معقولە بڵێ لەم چاو لەم چاوەیەکیان هەڵبژێریەکیان دەربێنە نەخێر هەردوو چاوەکە خەڵاتی خوان ئەم چاوە گۆشە و بینینی خۆی هەیە بەڕێزان ئەم چاوە گۆشە و بینینی خۆی هەیە ئەم گوێ ئاراستەی وەرگرتنی خۆی هەیە ئەم گوێش خەڵاتی خۆی و ئاراستە وەرگرتنی خۆی هەیە کاکە براکان بۆ ژن ئەم چاوەن ئەگەر ئەم چاوە نوقسان بێ لایەکی دنیا بە تاریکی دەبینی ئێگەم چاوە نوقسان بێ ئەمەش ماڵ و مێردەکەی خۆیەتی لێگەڕێن برایانی بەڕێز لێگەڕێن مێردە بەڕێزەکان ژنەکە دەبێ هەمماڵی براکەی بوێ کاکە هەمماڵی مێردەکەی و منداڵەکانی بوێ چوار منداڵ خۆ چ دینێکە چ ویژدانێکە چ ڕەوشتێکە چ دەروونێکە بە خوشکەکەت بڵێ چوار دانە منداڵ بێدایککە خۆت بە تەڵاقدان دەوەرە لای براکانت لە کێشەیەکە کە هیچ پەیوەندی بە تۆوە نییە کاکە مافیەوەت هەیە مەرحەبای ئەم پیاوە مەکەن بەڵام مافیەوەت نییە خوشکە زاکانت مەرحەبایی نەکەی تخوا معقولە ئافرەتێک نەهێڵی بچێتەوە ماڵی چەند برایەک و بە تەلەفۆن هەواڵپرسی باوکت بکەی وەڵڵاهی بەڕێزان ئەمانە لە کورد ناوەشێنەوە لە کۆمەڵگەی موسڵمان ناوەشێنەوە خۆزگە ئەو برا خۆشەویستانم ببینێ قسەم لەگەڵ بکردنایە دادستانیا دڵی خۆت ناڕەحەت مەکە تۆ هیچ گوناهبارنی وەڵڵاهی ئەجرێکی گەورەت لای خوا هەیە چونکە تۆ کراوی بە قوربانی ناتێگەیشتن لە دین و لە ژین و لە ڕەوشت ولا ئاداب کۆمەڵایەتیەکان ولا سەقافەت و ڕۆشنبیری تۆ قوربانی خەم و خەفەتەکانت فرمێسکەکانت گریانەکانت کە لە ماڵی براکەتدا بڕاوی بە هەڵبژاردنەکەت حتا بڵێ دروستە تکام وایە هەموو خوشکێک هەموو ئافرەتێک کە شووی کردووە هەر وەختێک خرانە بینی دوو ئیختیار لە بینی براکانت و کەس و کارت و مێرد و ماڵی خۆت و منداڵەکانتدا مێرد و ماڵ و منداڵەکانت هەڵبژێرە من دڵنیا دەکەم دادەسانیە ئەم بابەتە کۆتایی پێدێ ئەلحەمدولە تۆ منداڵەکانت هەڵبژاردووە ڕێز لە مێردی خۆت بگرە گومانت بەرامبەر بە مێردەکەت بۆ دروست نەبێ پیاوێک کە جورئەتی کرد دەست خاتە سەر قورئان و کەلامی ڕەب العالەمین و سوێند بە ئەڵڵای عەزیم بخوا کە فڵان کاری نەکردووە ئەگەر خوا نەخواستە دادەسانە گومانی پێبەری تۆش گوناهبار دەبی ئەم پابۆتەوە بە سوێندەکەی کە تۆ ئاگاشت لە هیزنێ دەبێت گومانی باش بە مێردەکەت بەرە حرمەتی بگرە و دوعای خێریش بکە ئێمەش دوعای خێرت بۆ دەکەین یا ڕەبی خوا ئیسلاحی ماڵی ئەم دادەسانیا بکەی ئەم خوشکەمان بە براکانی شاد بێتەوە دڵی براکانی نەرمکەی لە شریعەتی ئیسلام حاڵی بن لە ڕەوشتە بەرزەکانی کوردەواری کە ئەمە ئادابی کورد نییە کەوا خوشکەکەیان بێبەریکەن لە خۆیان لەسەر ڕووداوێک کە هیچ پەیوەندی بەوانەوە نییە عەرزم کردن ئەو پەڕی توانات هەیە کاکە لەگەڵ مێردەکەی قسە مەکە تەلەفۆنی بۆ مەکە شای و شینی مەکە بەڵام ئەی خوشکە زاکانت ئەی خوشکە داماوەکەت ئەو خوشکە بێتاوانات دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێ دادەستانێت تۆ هیچ گوناهێکت نییە نەک گوناهن نییە هەموو ڕۆژێکی خەم و خەفەت و فرمێسکەکانت خوا بە ئەجر و پاداشتی قیامەت بۆ دەنووسی ئینشەڵڵا بە بەهەشت پاداشت دەداتەوە منداڵت ساڵح دەکا مێردت سەلامەت دەکا دوومێدەوارم بە ڕەحمەتی خوا بە براکانیشت شاد کاتەوە ئیسلاحی حاڵتان بکە یا ڕەبی